ڕێزان یەکێتی ژنانی کوردستان کەمپینێک ڕادەگەیەنێت بۆ ماوەی یەک هەفتە بۆ پشتیوانیکردنی لە ژنان و بەرەنگاربوونەوەی ژنکوژان بۆ گەیشتنیان بە سزای یاسایی. ئەم کەمپینە بۆ ماوەی یەک هەفتە ڕادەگەیەنرێت بۆ ماوەی یەک هەفتەیە. مەبەستمانە ڕێکخراوەکانی ژنان و مافی مرۆڤ و یاساناسان، دادوەران، داواکاری گشتی، مامۆستا و خوێندکاران، فەرمانبەران و پیشەوەران هەموو ئەوانەی دژی کوشتنی ژنانن و داوای سزای یاسایی بۆ پوکوش دەکەن لەم هەڵمەتەدا لەسەر خەت بن لەگەڵمان. ئەم هەڵمەتە کۆمەڵێ چالاکی فرەڕەنگە کە هەمووی گەیەنەری ئەو ئامانجانە بێ و ئەو مەبەستانە بێ کە ئێمە مەبەستمانە و تەنیا یەکێتی ژنانیش نابێت، بەڵکو هەموو ئەو ڕێکخراوانە، ئەو ئازادی خوازانە، ئەو ڕێکخراوە مەدەنیانەی بۆ هەمان مەبەست هەوڵێن و تێئەکۆشن، ئەوانەی کە مافی مرۆڤ مەبەستیانە ڕێکخراوەکان و هەموو ئازادی خوازێک دێتە سەر خەت لەگەڵمانە و بە هەماهەنگی کاریان لەگەڵەکەین. ئەگەریش نەهاتنە پێشەوە ئێمە ئەچین بەرەو پیریان بۆ ئەوەی ئەم هەڵمەتە بکەین بە یەک، بۆ ئەوەی کە بتوانین کارەکان بکەین. و بەنسبەتی نەوعی چالاکیەکانیشەوە دیارە لەسەر خواستی هەمویانە بێ، بەڵام ئەوەی ئێمە لە خەیاڵمان هەیە چالاکی ڕۆشنبیریە، چالاکی کۆمەڵایەتیە، چالاکی هونەریە، کەلتوریە، کۆمەڵایەتیە، میدیاییە و بە هەموو شێوەکانی، بە هەموو ڕەنگەکانی